هەر کە باسی نەورۆز دەکرێ ئاکری جوان و دڵگیری کوردستانمان دێتە بەرچاو. هەموو ساڵێک لە ئاکرێکردنەوەی ئاگری نەورۆز بە شێوەیەکی سەرنجڕاکێش و تایبەت دەکرێتەوە. مەشغەڵ بەدەستەکان بە قەتباڵی چیاکەدا هەڵدەگەڕێن و لە لووتکەی چیادا مژدەی ساڵێکی نوێی کوردی بە گەلی دوور و نزیک دەدەن. ئەم ساڵیش لە ئاکری ئامادەکاریەکان بەردەوامن. ئێمە هاتوین بۆ ئەوەی لەگەڵ ئامادەکاریەکان چیرۆکی کەسێک بگێڕینەوە کە لە تەمەنی 15 ساڵیەوە سەرباری هەموو ئاستەنگەکان بەردەوام بووە لە ئاگرکردنەوە. مەشغەڵەکان ئامادە دەکرێن و بەسەر قەتپاڵی قەڵای کۆندا سەردەکەوین. ڕزگار حەسەن کاتێک لە تەمەنی 15 ساڵیدا بووە وێڕای ئەوەی ڕژێمی بەعز ڕێگەی نەداون ئاگر بکەنەوە لە کاتێکدا ئەو چەند هاوڕێیەکی بەدزیەوە لەسەر لووتکەی قەڵای کۆن ئاگریان کردوتەوە. سەربازانی ڕژێم هەرکە گڕی ئاگرەکەیان دیوە هێرشیان بۆ هێناون. ڕژێ نەورۆز دۆدن هەرێکی 4-5 پۆرچە دۆنە سەر گەلمە قەوەیە و مەسەلەن پیش و تشتەوە نەفتی پێدا کرد و ماوەگر بەردۆیە. ئەو برجا فەوجە عەسکەری بوو. فەوجە عەسکەری هات تقریبا 40 نەفەر هەبوو لەگەل نەقیبێکی عەقیدێکیش بوو. هاتنە سەری ئەمەوەتە سەر ئەو شۆخە بوو ما گوتی دتۆی مەفرەدە نەخۆرێ ئەمە هاتینە بە ڕەمۆنای. هەندێک سەر کەمنە سەری کاکە گوتە ما چلنگونۆکەین مۆدامنگو مصالحن و فلان هەندێکیش لێرە هات نەخۆرێ سەر ئەو شۆخە ما ڕەمۆنەک مەفرەدە بۆ غێر منطقە پەقی. اینا گوتی کاکا خاطر الله احنا ينزلون. زیاتر لە 40 ساڵە ڕزگار بێپشودان هاتۆتە سەر ئەم لووتکەیە و ئاگری نەورۆزی کردوتەوە. نەهێشتووە مەشغەڵ بێ کەڵپە و نەورۆزیش بێکردنەوەی ئاگر بێت. ئەگەرچی حەسەن تاوەکو ئەم ساڵ هەر بەردەوامە بەڵام مەشغەڵی ئاگر دەداتە دەستی هندرێن و هاوتەمەنەکانی بۆ ئەوەی ئەوانیش درێژە بەم جەژنە نەتەوەییە بدەن. وقتی ما دیتم برادرتنا اولمامتنا پسمامتنا برا اولتنا جیرانتنا خرا وقتی دار آن اف خطیره تل گرتن تاد نخوره آن تاد تل کردن تاد برنسری حماسک بمروی چید بو مش هست کرانی و ریبازی بگیرین یا نوروزه پیش 20 روزک 15 روزک آماده کری بو نوروزه تکرن 4 چیانت بجنه سری تیشی کله کون کله و سری گیری طبعا سرگیریش آهن گوشتانه درست دکن لبه. ئاکرێبۆتە ڕووگەی ئەو کەسانەی دەیانەوێ نەورۆزێکی جیاواز بکەن لە زۆر ناوچە و شوێنی کوردستان و دەرەوە ڕوو لەو شارۆچکەیە دەکات.